ئێمەدا 40 ساڵ خزمەتم هەیە. دنیا گۆڕاوە ڕۆڵە، ئێمە نەگۆڕاین. هەرچی ببین بۆ خۆمان ماری. کاکە بە کورتی و بە کرمانجی من ناتوانم لەگەڵتان ڕێ بکەم. من دەکشێمەوە. ڕۆژنامە نووسانی بەڕێز و ڕاگەیان کارەکان. پیاوانی گەنجی کار بەهۆی دەستپێشخەریان بۆ جوانکردنی شارەکەمان بەلای ئێمەوە زۆر بەنرخن. من بۆ خۆم هەمیشە شانازی دەکەم بەوەی کە من بە ئێوەیان دەناسێنم. ئەو کاری کە بە تەمای بیکەیت بەڕای من لێ گەڕێ ئەو کارە نەکەی باشترە برادەر. وە بۆ حساباتەکە خۆت دەیزانی. ئەوەی بەبەر من کەوت دەیدەیتەوە، ئەوەی تریش بۆ خۆت بیجێڕەوە. لێرە بە دواوە ئەم شوێنە ئامانەتی تۆیە. ئێستاش بە ئامادەبوونی ئێوە ئەو کەسەی کە وەک ناوی خۆم دڵنیام ئەمەکدار دەبێ بەرامبەر وڵاتەکەمان بەڕێوەبەری گشتی و سەرۆکی کەرتی گەشتیاری جان بەڕێز زەنگیز ئەتای و خێزانەکەی ئەیشان بانگ دەکەم. ناوێکی خۆشتان مشکدا هەیە بۆ ئێرە؟ من نایەکم دۆزێتەوە. گوڵدن لە چۆنە؟ چییە؟ گەرنەیەکی خۆشرەزانی تۆ بڵێ؟ ئەو شتێکە لە مێشکمە 2 دانە زار لە تەنیشتێکتر ئاگریشت بۆ دەسووتێنن بە هێزی گڵپەیان. 2 چانس ئەی خۆیگە خۆڕاست دەکە ئێمە لەسەر چانس کار دەکەین. با قسەیالی بێم جارە تۆفیق بەڵام چی کاکە ئەگەر چی شتێک لە مێشکم دەیە بەڵام شتێکە هەم بۆ ئێمە گونجاوە هەم لەگەڵ بارەکەش دێ ورکاچ لێدەوە ڕاکە. لێدەوڕاکە تەواوە. من و خێزانەکەم خاتو ئەیشان لە ڕووی ئۆتێل و گەشتیاریدا ساڵانێکی زۆرمان خزمەت و ئەزمونێکی قوڵمان هەیە. فەرموو وامان بیستۆکە ئێوە لە قومار ئەزموتان هەیە. چۆن ئەمە لەگەڵ کارەکەتان یەکتر دەگرێتەوە؟ پرسیارێکی جوانە، سپاست دەکەم. هاوڕێی خۆشەویستەکەم، لە گەورەی و شەرەفی وڵاتەکەمدا لە شانۆی ئەو پرۆژانەی کە توانای ناساندنی ئیمزاکردنیم هەیە بۆ بەڕاستەقینەکردنی ئەوان بۆ ئێوە لە ناو یاریەکی قوماری گەورەدا. لەو ڕوانگەوە من گەورەترین قوماربازم کە بیدۆزیەوە. لەسەر خێران. بەوەی ئەمەکی مادیبوونی زۆریەوە زەنگیز ئەتایلایانی گەشت بیگرێتە پۆ جارێ ئاواتە ژیریکە. بەم شێوەش دووبارە وڵاتەکەمان دەبێتە سەر چاوەی گەشت دوای بەتەواوی دەیبەستین و جێگیری دەکەین. زەنگیز خوێندمەوە لەوە باشترە بۆیان بەرز دەبنەوە بۆی پارەی فرۆشتنی خۆیان. تەفۆ ئەو شەرە لای خۆتکەنە بەرزترکەوە. کەمێش دیکە دەستخۆش. آخرە ئێوە چیەوە؟ ئەوە ڕاستە؟ بێتاقەت مەبە وەرە با ئێمە ژوێنەیەک بگرین.
تەفۆ سیرکە ئەوە چ بوو؟ جواب بگرە شتێکت پێ دەڵێ شتێکی زۆر گرنگ هۆ کەمێک مێشکم بەو کارە ماندوو کردووە ئەوانە نازانین کەسی چۆن دێتێ ئێرە بۆ تۆش زۆر خۆت لەم ناوە نیشان مەدا من ڕادەچێشم و دەی سوڕێنم لە لای پشتەوەش ژوورێک بۆ کۆبنەوە دروست دەکەم وەکو چاران خەڵک وا وردە وردە جویان لە ئێمە دەبێ پێویستە وەڵامێکیان بدەینەوە هیچ نەبێ هەندێک کار بکەین ئەوانە چۆن؟ ئێمنیش مەبەستم ئەوانەیە بابا خەڵک ناومان دەبیستن و دێن دادەنیشن و دەڵێن بەڵکو ببنە دەرمان بۆ دەردی ئێمە تۆش دەستیان ناگەڕێنیەوە هەندێک جوڵە پێویستە ئەزال سەر کە تۆ پیاوێکی عاقڵی ئەزەل بۆم کارە دەبێت تۆزێک وردبین بین مادام با هەڵی کرد پێویستە چارۆگەکان بکەینەوە دەی با بتبینم علی ئەرە زەحمەت نەبێ ئەزەل کێ لێرە ئەوە هەوە من ئەوە هێزی ئەوەم بیستووە داوای یارمەتیتان لێ دەکەم وەرە براکەم بادانیشم پێکەوە قسەی لەسەر بکەین ببوورە نازانم چۆن بیستۆ بەڵام ئێمە لێرە تەنها کاری کاک جەمیل بەڕێوە دەبین هەر ئەوەندە ناتوانین یارمەتی هیچ کەسێک بدەین ئێمە بەڵام ئەو برای وتی کە ئەو برایە هەڵەی کرد بوا دەکەی کوڕە ئێستا ئەمەدەین بۆ ئەو کارانە کاکە عەلی ئەی ئەوە نییە خۆمان ئامادە دەکەین هۆتە لێرەین ئێمەش لێرە دەستمان پێکردۆ تەواو کاکە عەلی ئامادە نین من ئیتر هەنگایەکی هەڵە نانێم پیاوەکانت بنێرە ئێرە شەڵ سولێنە کاکە شتێکە بۆ سەر دیوارەکان پیا و دۆزەوە لەگەڵ ئەوانە هەوڵدا کاکە عەلی لەگەڵ ئەمانە خۆتمان دووکە ئەسال شێتم مەکە بادانیشی قسەی لێ بکەن سیر کە ئەو عەلی شتێک نە قسەی لێ بکەین ئاوا دەبێت کاری هەڵوەسینی ناوەکە تەواو کاگەتە لێرەیە؟ کاتێ من گرنگی بە شوێنە دەدەم ئامادەکاریی بەسەر دێ شەرمین داژی کەنعان لیۆن فەڕەنسا عەلی لێت پرسیم تۆ چی دەکەی دەچم سەفەرێکی بچوو دەکەم بەپەلا ڕێکوپێک دەرچوویتە بۆ بخۆم ڕێکوپێک نیم مەبەستمەوە نییە لەم وێنەدا کەسێکی جیاوازی چۆن جیاواز چوزانم جیاواز قسە دەکەی جیاواز ڕێ دەکەی وەک بڵێ گەورە بووی نازانم هەستم پێ نەکردووە تەنها لە شەوی ڕابردووەوە لەو کاتەوەی لەگەڵیان چوویت لەو کاتەی لەوێ هاتیەوە بەڵێ ئەو شەوە زۆر شت ڕوویدا منیان کردە پیاوێکی دڕەندە دەواز بێن هەیشان من توزانم شتێکی تایبەتە نابێ ئەیشان وابزانم تۆ تازە تێگەیشتووی کە من کەسێکی چۆنم ها لەوانەیە بەرحاڵ من دەڕۆم چێلەی کەنعان بام نیش بێن نا تۆ کارە گرنگەکانت چارەسەرکە کوڕی جەرگ بم تا گۆڕان ئەزەل
نەکەی بچی بۆوەێ بۆ خاڵۆ چۆیەکە هەیە باسی بکەین چڕا بردوویەک شاردتەوە خوارزە هەر کاتێک خێزان هاتە ناو کارێکەوە ئەو کارە بە تەواوی ئاڵۆز دەبێت خێزانی کەنعان گەر کەنعان بزانێ گەڕانەوەکەت خراپ دەبێت خوارزە تەواو کەنعان نایەوێت پێی بزانم بەڵام تۆش ناتەوێت بیزانم شتانێک هەن کە لە منە شاردەتەوە چیم لە شاریەوە خاڵۆ خوارزە هاتووی پرسم پێ بکەی ها منیش پێ دەڵێم مەچوو بە قسەم بکە نەخێر خاڵۆ بە قسەت ناکەم حەز دەکەی لێم تووڕە بە بەڵام من ئەوەی دەمەوێت بیدۆزمەوە دەیدۆزمەوە کەوایە خۆت بە تەنیای خوارزە ئەم شتت لێ یاد بێ فەرموو لێرە دەڵێ تەجروبەت هەیە لە خواردنی دروستکردنەوە بەڵێ بەڵێ من زۆر عەز دەکەم خواردنەوە لە ماڵی خۆم دروست بکەم یعنی هەرچەند خواردنەوەی من وەکو خواردنەوەی ئێوە نییە بەڵام لە ماڵەوە فێری دروستکردنی بووم ڕۆژێکی خۆش ئەگەر کەسێکی وەکو خۆت هەڵبژار زەردەوە خۆت و کەسەکە دەخەمە پاکەتێک و یەکسەر پۆستان دەکەم ئەو برا بەڕێزە لە بابەتێک داوای یارمەتیمان لێ دەکام من پێم وت ناتوانین ئەوتی حەز دەکەم قسەی لەسەر بکەین قسە دەکەین بەڵێ من ئەزەلم فەرموو S'il vous plaît. Qui est-ce, Annette? Il y a un homme qui vous voulait voir, madame. Qui est-ce? Il ne l'a pas dit, mais c'est au sujet de votre vie, Kenan. Fais-le rentrer. سڵاو بەڕێزان برن کە بێزارم کردن کەنعان تۆی ناردووە؟ نەخێر زۆر باشە بەخێراتی فەرموو دانیشە سپاس هاتوینە چی سەراوگێڕکەین کاک ئەزەل یارمەتی ئەزەل دەدەین حەز دەکەیت تۆ بگەڕێەوە بۆ دوکان گیانەکەم بۆ خۆت بەردەوام بە لە چەنگاڵ ژماردن کاگەلی یارمەتی خۆمان دەدەین هی کاک ئەزەل ئەرێ خێرە تەفۆ بە پێچوانەوە قسە دەکەی وەکو پیا قسەم لەگەڵدا بکە ئەمە بۆ هەردووکمان دەرفەتێک نییە تا ناو بانگ و نازناو دەرکەین من بۆ خۆم نازناوێکم هەیە تەفۆ تاوا کوڕە بەس قسە دەکەین و هیچی تر ئەزەل دەناسێنی ویستی باقبولی کە نەویست بانەیکە تۆ لەگە کەنعانە چ پەیوەندیەکتان هەیە هاوڕێمە بەڵام نەدەزانی ئێوە لە ژیان ماون ناوەکانی شتر پێوتم بەڕێکەوت زانیم سەیر کە خات و لالە کەسێک هەیە لە تورکیا کە دەزانێمە لە ژیان ماوین کەنعان بە بەڵگەوە هەندێک شتی کردووە ئێمە لە نەهامەتیە دەژیاین بۆ ئەو شتەی کرد
30 ساڵ پێش ئێستا ڕۆژێک هاتەوە ماڵ وتی ئامادە بن دەچین بۆ گەشت و هەرگیز نابێ بگەڕێنەوە. بۆ؟ هەموو لە نێوچوانی پیاوێک. چێ؟ کام پیا و ناوی چییە؟ خێرە و پرسیارانە دەکەی؟ ڕامیس؟ ناوی پیاوە ڕامیسە؟ کۆڕم ئەو پیاوە وای لێ کرد. ڕەفیق چی لێ کرد؟ لە ڕابردوو چیان بەسەراتەوە؟ کەنەعان ئەوە نەبوو. هاوڕێکانی ئەو دەزانن چۆن بوو. لە مناڵیەوە ئەوە نەبوو. ڕامیس ئەوای لێ کرد. هەروەها ئەو ژنەی کە لەگەڵیان بوو. سەلما ڕەفیق عاشق تەنها لەبەر عاشق بوو؟ هەروەها سەلیمیش هەبوو کوڕ ڕەحمەتیەکەم ئەویش تێکەڵی کارەکەم بوو. کام کار؟ ڕەفیق بەسەیتر ببوورە بەڵام ئەمانە زۆر گرنگن. نا لالە ڕاست دەکەم هەر ئەوەندە دەوترێ. کاک ڕەفیق دەتوێت کوڕەکەت پارێزی؟ بێگومان کوڕەکەتان خۆش دەیە بەڵام خۆشویستن خۆشویستنی کەنعان سیرکە ئیتر ئەو کەنعانی من نەماوە. من تەنها دەمێ بگەڕێمەوە بۆ ماڵەکەم بەڕێزەکە. خوا بکە ڕۆژێک بەزەی پێمان بێتەوە تەلەفۆنە لێ بدا و بڵێ تەواو ئیتر دەتوانن بگەڕێنە بۆ ماڵەکەتان دایک و باوکەم. چاوەڕوانیەوە ناتوان من شتێکی ترت پێ بڵێ چونکە تەنها ئاواتم مردنە بە ئارامی لە ناو ماڵەکەی خۆمدا. ناوبانجی ئەوەم زۆر بیستووە. بام یەک دوو ڕۆژە لەو جێ دامەزراوێن براکەم هێشتا هیچت نەبیستووە. ویسمان لەبارەی بابەتێکەوە بیرۆکە وەرگرین لەبەر ئەوە ئێوە ماندوو کردو بۆ ئێرە. کەوایە بە هەڵە تێگەیشتووی. ئێمە پیاوی بیرۆکە نین پیاوی خۆشیکردنین. با ئێمە بیرۆکەی خۆمان بدەین کە نۆرەی خۆشیکردنی شات ئێوە بڕیاری خۆتان بدەن. لەگەڵ شەریکێکمان تازە جیابووینەوە خاوەنی بانکە برادەرێکی گەنجە ناوی ئەسکەندەرە باقیەکی ئێمەی لاماوە نەیداوەتەوە بەڵام برادەرەکەمان حاشای لێ دەکەوت دەڵێ لام نییە. باشە ئێوە بەڵگەی شتێکتان هەیە؟ ئێستا چەند ڕێگەیەکمان لە پێشە. کەوایە بۆچی ئێمەتان بان کردووە؟ تێنەگەیشتم. تێبگەێنە ژیانەکەم نرخی ئەو سەعاتە لە دەستی تۆدایە. هەموو برسەکانی ئەفریقای پێتر دەکرێت کۆمپلیت. تۆ لەگەڵ خاوەنی بانکە ئەو شتانە هەڵسکۆپ دەکەیت. پشتت بەهێزە پشتەوەندە بەهێزەکە گەیشتی ئاستی ئێمە. چەند بەلای کەمی تەقریبەن 5 پلەدار لەگەڵ چەند کەس قسەت کردووە ئۆسنۆ؟ ئێمەت بۆچی بان کردووە؟ 6 لەگەڵ 6 کەس قسەم کردووە بەر لە ئێوە. ئەوانەی پاڵپشتمان بوون ئامادە نەبوون لە بابەتە پاڵپشتیمان بکەن. باشە بۆ نایکەن. ئەوان ژێر بە ژێر پەیوەندی نهێنیان هەیە بۆیە هەموو کەس ناوێت لەگەڵیان ڕێککەوێت. بەڵام بیستمانە کە ئێوە کێشەی لەو شێوەیەتان نییە. یوسف ئەیر ئەگەر ئێوە ڕای خۆتان لەم بارەیەوە بدەن یعنی ئێمە شێتی شێت ئەو شتەی لێ دەکاتەوە سێ بەشی بۆ خۆیەتی. سێ باش؟ پارەیەکی زۆرە. ئێمە بەقەت ئەو پارەیە شێتی.
ڕۆژنامەکان هاتوونەتە ماڵەکەم ئاخۆوێنەی دەرچوویان نا. خاتونی بەڕێز، تۆ هاوڕێی کوڕەکەم نیت، دوژمنی ئەوی وەنیە؟ بۆچی هاتووی بۆ ئێرە؟ کوڕەکەتان کەسێکی زۆر خۆشەویستی منی ئەندامێکی خێزانەکەمی کوشت. تۆش خێزانەکەی ئەو بۆ سوتاندنی گیانی ئەو وانیە؟ 30 ساڵ لەمەوبەر شتێک بووە، چەندین کەس تێیدا فەوتاون، شتێک پەیوەندی بە خێزانەوە هەیە، هاتوومەوە شتە بزانم. کەزانی گیانی ئەو دەسووتێوە نییە؟ بەڵێ. ئەو کوڕی منە، وەکو چی من ناتوانم بیڵێم، هەرچێکی کردبێ با کردبێتی، ئەو گیانی منە. دەستەڵ ناگریوە نییە؟ باشە، چی دەڵێی دەدەمێ؟ لە بەرامبەر تۆ شتێکم پێ ببەخشە بۆ من باسی کوڕەکەمم بۆ بکە. نا بابا، کەسێکی هەڵەت هەڵبژاردت بۆ مشتا. تۆ ناتەوێت ڕابردوو بزانی یارمەتی دەدەم، بەڵام تۆش لە بەرامبەردا باسی کوڕەکەم بۆ بکە. دەتەوێت چی بزانی؟ پیر بووە، چزانم یانی چۆن دیارە، هێشتا هەرکەش خەیە، هێشتا وەکو منداڵی پێ دەکەنێ. باش دیارە، لە هەموو شوێنێک ماڵەکی هەیە، دوور لە ئاوادانی دەژی، بەڵام زۆر حەزی لە ڕابواردنە، لەگەڵ خەڵکی لوتبەرزانە هەڵسوکەوت دەکا، بە شێوەیەک هەڵسوکەوت دەکا کە حەزی لەوان کرد بێ، هەستی تایبەت لایان دروست دەکا. کە قسەی دەکرد ئاوا ملی خواردە چەمانەوە سەیرینەوە چاوی بەرامبەرەکەیە کرد، هێشتا ئاوایە؟ بەڵێ، پارەیەکی زۆریشی هەیە، هەر شتێکی بێ دەتوانێت بیکڕێ، بەڵام وەکو منەڵ بە تامەزرۆیەوە سەیری هەموو شتێ دەکا. ئەوە لە ناخیەوەیە؟ یان کلاوەتی خۆیەتی؟ کلاوەت نییە، کوڕەکەی من ڕێک ئاوایە کە باست کرد، باست کرد، باست کرد. ژیانی هاوسەریتان چەند دەڕوا بەڕێوە لە نوێوە؟ شتێکی سەیر لە جەنگیزدا هەیە کەنان. باش ئێوە چی لە دەکەن؟ چی لە من دەشارێتەوە؟ چی بشارینەوە؟ من تەنانەت ڕووی ڕاستی چەنگیز زەر نابینم، بەڵام یوسف زۆر سوپاسگوزاریەوە، پێم دەڵێ ئاگادار بەدەست بەسەر تەختەکەتدا نەگرێ. یانی شتێک نییە پێویستکە من بیزانم؟ سەبارەت بە چەنگیز نییە، بەڵام حەز دەکەی پێت دەڵم لەبارەی تۆ چی دەڵن. چی دەڵێن؟ دەڵێن تا ئەمڕۆ بینی بمان جوانترین و لێهاتووترین ژنە بینیومانە، پێم دەڵێن ئاگادار بە عەقڵ و مێشکتدا گیر نەکات. تۆ چی دەڵێی؟ دەڵم زۆر درەنگە، زۆر درەنگ. ئاگادار بە کەنان، ژنێکی هاوسەردارم. چی بووە سوپاسگوزارنی؟ یانی هەندێک ناخۆشی چێش، بەڵام وەک بڵێ ئاوەکە ڕێڕەوی ڕاستی گرتووە، هەر کەسەو لە شوێنی ڕاست و شایانی خۆیەتی. ئەیوانیە؟ جگەل لە کوڕەکەم ئەمریکا با یەکسەر لەلات بێ، منیش بیریە سەختەچیەم کردووە بە جددی وا دەڵم. جارێنە متمانەم پێ ناکەی؟ گەر بە دیلیمانەوەی تۆ لە لای من ئەوە بێ، ئەوە مناڵە لە هەر کوێیەک بێ هەر دەژی. لەبەر ئەوە منیە هەستێکم بەرامبەر ئەزەل هەیە، تەنها دەمەوێت ئەو کارە کۆتایی بێ. چەنگیز، ئێمەش لەگەڵ ئیشان ڕێک باسی تۆمان دەکرد. قسەکردن لەسەر من تەواو نابێ وانە؟ عاشقی تر شتێکی ئەوایە. چێ دەوێت چەنگیز؟ ئێمە سەرقاڵین. لەگەڵ کاک یوسف قسەمان دەکرد، باسی هاوڕێ کۆنەکانم بۆ ئەو دەکرد. ئەزەل و عەلی سیرکە وتی گەربیەوەی سەیریکیان دەکەین. گەر من بمویستایە پێم دەوتن وانە چەنگیز؟ باشە گەرمم بموێ ها؟ گەر بڵێن با سەیرێکی ئەزەل بکەین، هیچ شتێکت پێدەوت؟ مناڵی بێکەڵک
پێی خۆش نییە. ناسیاوی زۆری هەیە، دەوروبەری زۆر فراوانە، بەڵام دڵنیانیم هاوڕێ هەیە یان نا. بەتەنیایە؟ نەخێر، ژنەکی لایە بەیەکەوە ڕێککەوتونە. یەکتریان خۆشەوێ؟ با بڵێن وا دیارن کە تەواوکەر یەکترین. کوڕەکەی خۆم ئیتر وەگەوەی وتت ئاوا پێ دەکەنێ، ڕێک ئاوایە. هەروەها بە شەوێک پێ دەکەنێ وەک بڵێ هیچ ناڕەحەتی نییە لە ژیانیدا. ئیتر بۆ گواستنەوەی سەلیم برا گەورەکەی کەنعان. سەلیم لە ناوەڕاستی هەموو شتێک داوەستا، ڕێک لە ناوەڕاستە، هەر لەوێش مرد. پەیوەندی بە چیەوە هەبوو؟ ڕامیس؟ ئەو کوشتی؟ نازانم، بەڵام ژنەکەی لە ژیاندا ماوە، ناونیشانەکەی لە پشتەوەیە. زۆر سپاس. شتێکی تریش هەیە، هەرگیز ناتوانی بەسەر کوڕەکەمدا زاڵ بیت. دەزانین چەند بە دوای تۆ داگەڕاوم. تۆش خۆت لە مزبڵخانە ناوە، سەیری حاڵی خۆت کە مەرگە سات. منیش باشم کاکە، تۆ چۆنی؟ سندانم لێ بدە، چۆن بم؟ هاوار مەکە. تۆ چ کارێک لەم قوماخانە هەیە؟ ها؟ تۆ چ کارێکت هەیە لەگەڵ ئەو پیاوە پیرە خاڵە و پیاو کوژانە؟ تۆ وەرە ئێرە، لێرەوە بڕۆ. کێشە دروست دەکەی؟ بۆچی ئەوە هەوار دەکەی؟ تۆ چی دەکەی لێرە؟ بگەڕێ ماڵەکەت، بۆچی ناگەڕێیتەوە؟ مناڵ لە بەرامبەرت نییە، هاوار مەکە. تەنانەت نازاوی خۆشت گۆڕیوە. تۆ ئەوەندە نەفرەت لێمە دەکەی؟ دایکم چۆنە؟ هەر چۆنێک بێ زۆر بیرت دەکا. باوکیشم دەڵێ بابگەرێتەوە کارەکەمان بەڕێوە بە. یانی بەرتی لە دواسڵە، زۆر باشە. سیرکە کەنعان، بۆ دۆزینەوەی تۆ هیچ کونێک نەمابووی نەچم. بۆ تێناگەی؟ ئەمانە لە ئاستی تۆ نین، ئەم پیرە خاڵۆی لە ئاستی تۆ نییە. ئەو ناوێکی هەیە، ڕامیس. ئەوایە؟ منیش سەلیم. بیرکەوتەوە من کاکتم؟ ئەو پیاوە چییە؟ ها؟ سەلیم برای تۆیە، ئەو پیاوە هیچ تۆ نییە. تۆ برای منی کەنعان. لێرەش ناڕۆم تاوەکو برایەکەی خۆم نەبەمەوە.
نەخێر نامەوێ ئەمە ئاوێنەی نەرمینە فڕیدەن دۆڵابێکی نوێ بۆ ئێرە دۆڵابێکی زۆر گەورە لێرە شتێکی ئاوا شتێکی چۆن بێ چی ڕووداوە تۆکەی وامزانی کەنعان لای تۆیە پێی بڵێ بێتە لام یەک دەقا مەبەست چییە بۆلات بۆ تۆ لەکوێی منیتە لێرە نامێنمەوە سەلما دەڕۆم بۆ کوێ دەڕۆی تازە ڕووناکی نێوان من و سعید کوژایەوە لە شوێنەکەی ئەو کێشەم لایەوە ئیتر پەتێک نەما خۆمانی پێ بگرین دەیخوا حافظ ڕامیز ئەو کێشەیە بۆیە وات کرد تاوەکو من بەناوبانگ بم بۆ خاتری من بوو کەنان بۆ قازانجی تۆ هیچ شتێ ناکە دەیکا تۆش قەرەوی بکەوە پێی خۆشحاڵ دەبێ ناڕوە بۆ خاتری تۆ نەم کرد بۆ خاتری خۆم کرد منیش بە خۆی دام نابوو هەر ئاوا بێ قەینا دووبارە زۆر سپاس ئەم شتە زۆر منی ناساند بکشێنەوە کوڕە بەرم دەنەوە چیتانە بەرم دەن تەواو بەریدن ئیتر بەبێ پاسەوان ڕێ ناکەی دەی با بڕۆن بچکۆل ئامادەکاری دەکەین دژی سەعید لێت پرسیوم زانین لەگەڵ دێمیاننا ئەوە چیتە کوڕە بڕۆ دەی تا سەعید ناتۆتەوە لەوانەیە من نەتوانم سەلما لێرە جێبێڵم باشە سەلماش بێنەوە بەیەکە وەرن دێوەرن دەزانی ناوی چییە؟ لێدە و ڕاکە چۆن دەزانی؟ متمانە مەهێزی خەیاڵ کرد شەمۆ تۆفیق کۆکتێلێکم دروست کردو وەرە تاقی شەرمی چاوەڕێکە دوو دەقا کوڕە چاوەڕێ چی بکەم چی دەگۆڕێ ها بەڕای تۆ تاکسی شەرمین من دەگەێنمە و شوێنەی بۆی دەچی ئەوە تۆ شێت بووی شێت نەبووم تێگەیشتم تۆ چاک نابی وازم چەکە ناهێنی هەرچی دوو درۆ بوو تێگەیشتی من شتیوام نەوتەوە من کەی وتومە وازە چەک دێنم وتت بۆ کەس پیاو ناکوژم تەنها بۆ کارەکەم چەک هەڵدەگرم ڕاستەوتم بەڵام من لە ژوورەوە چی دەکەم خۆ پیاو ناکوژم بوەستە دوو دەخەراوەستە ئەوە نابێت نامەوێت تۆفیق سوێن دەخۆم نامەوێت بەڵام تۆ وا دەکەی بڕۆ ئەی هاوار لە دەست ئەو کچە دەبڕە دەی دەبڕە ڕامۆستا دەی بۆ یەک دەخەراوەست ئەوە نابێت یەک دەقا بڕە کاکە بڕۆ نامانەوێت من سوار دەبم تۆفیق لێم گەڕێ لێت ناگەڕم چەک بەکار ناهێنم بەکاری ناهێنم تەنها هەڵی دەگرم من بۆ حاڵەت چۆن پیاو دەکوژم شەرمی تەوا کاکە سوار نابی کاکە دەی بڕۆ دەی وەڵڵا پێت باوەڕ ناکەم چۆن باوەڕم پێدێنی باوەڕم پێبێنە من بۆ تەوازە هەموو شتێک دێنم تۆ وازە چەکەکەش نایە تەواو تۆش بڕۆ ئۆتێلەکەت و کاری خەڵکی بکە و چەخۆم لێداوی چەخۆکەم لێدەوە باشە
لێم دەوە شەرمین بگەڕێەوە چەخۆکەشم لێدا بەس بگەڕێەوە بەس کوڕاخە لەگە تۆم لێ ناڵە بڕۆ ناڵم نامێ شوار نەبی نامەوێت تۆ فێر من لەوە دەترسم لەوە تۆ شتێکت بەسەر بێ بەڵام دووبارە بە هەڵا کوڕە نامەوێت دەڕۆم تەواو ئەرە تۆی نایە وازی لێ بێنە کوڕە پیاو نەبم سەر و جۆلاکردنیان بە خوارەوە سەقەت فێر شتێکت لێ هات ئەو چاویلکەی لە نێو چاوانم ڕاچی و وەستە گیانە وەستە بەفۆی لێ بکەم وەستە فۆی چێرەوە تۆ دەڵێ چی تەواوە وەرجانەکەم شەرمی ئێمە چی دەکەین ئەخر بێ زەحمەت ئێرە نەگیراوە بۆ هاتووی چاودێری مامکەی ئەهزەل لێرە نییە خاڵۆنەی ناردی بۆ شوێنێک سەرا بمکەین ئەرێ هاتوومە تۆ ببینم ها یعنی نێم باوکیشم نێگوتمە چۆ دەخۆیەوە پێم باشترە لە پەرداخێکی تردا کۆمەڵی پایابەرزی ئێستانبۆل لەبارەی ئێرە چی وتووە ئەوان بیستوە کە ئێرە شوێنەشی زۆر باشە وەستەڵێ 2 ساعتی تر ببینە لە نزیکەوە زەوقی مشتریەکانمان ببینە و کات ئەرێوە چییە؟ ئەمە ئاوی میوەیە؟ عەلی لەگەڵ تۆ ئەوها بێکەوە بچین بخۆینەوە هەردووکمان بۆنە دوای 2 ساعت تر دەت بەمە دەرەوە ناو باوەشم پێم باشە ئەوەندە دڵنیا نەبی بابەتلی تۆ بێ بۆ باک دەکەین ئۆتۆمبیل و لێ دەخڕین وەک ئیسفەند شێتی خواردنەوەی وانە بەڵام لە ڕاستیدا کچان نەدەزانە ئۆتۆمبیل لێ بخورن نەدەزان بخۆنەوە لە تۆ باشتر دەخۆمەوە 1 لە تۆ باشتر لێ دەخۆڕم 2 لەبەرەوە نییە من زۆر باشم ها بەڵام لە چاو تۆ باشم لەبەرەوەیە ئەرێوەستە کچێ تۆ هاتووی خۆشی بکەی هاتووی عەقڵ لەسەری من دەربێنی ها بەتەمای چی کەی مێشکت فڕەداین جەجەوت دەبێ ئەیوانە عەلی دەی کەمێ خۆشیکە پێم ناخۆشە تۆ بە بەشۆکایی ببینم لە ڕاستیدا هەمیشە نیگەرانی خۆم خۆشحاڵ نیشان دەدەم بەڵام لە ڕاستیدا ناوکم پڕە لە خەم بۆ کاتی لە دایک بوونت ناوکت فڕێ نەدراوە هەمیشە هەستی منداڵی لە ناخمدایە ها منداڵی تۆ چی دەزانی کاتێ 50 کەسی گەورە لە دەورمانن پیساییەک نازانن نە پێشنیار نە ئامۆژگاریەک هیچ وەرناگرن تۆ ژاوا دەبێ ڕاوەستی بەڵام بێدەنگیش نابین ئێ باشە برا جوانەکەم ئەوە تەوت جارە منیش شتێک دەزانم بەڵام گوێ ناگرن ئەگەر چی گەورن بەڵام خۆم شتێک نازانم من دەزانم ئیتر ئێوە جارە من دەزانم ئیتر گەورەکان پیاوە زۆر گەورەکان هەن گوێ دێ ناگرن گوێ ناگرن ئاوایە ئاگەر لێرە بێت دوای کەمێک دەتەقێتەوە بۆ چێ دەچی؟ ئەوەندەی کە قسە بۆ هەر هەمویان بکەم بێزار بووم دەچم کاری هەمویان بۆ خۆم ببینم عەلی داواکاریەکەم پەسەندکە ها
چی بۆ جارێکە زە لە سەری دای تۆ چ کارێکت لەگەڵ ئازادە کاکە چ کارێکمە بێ کوڕە چەنە بازیە و تەواو ژنان بەرگەی من ناگرن بەڵام ئەوە جودایە سوێند و خۆم تێ دەکەوین سەیرێ و حاڵەکە دوای خەرجی پیاوێک کەوتووی ناوی ئەسکەندەر بوو بە ئاشتیانە قسەی لەگەڵ بکەین وایە ئەوە دنیاە ئەیەگە گوێی نەگرت تەفۆ پێشەوەی ئەسکەندەر بێتە دەرەوە تۆ ئەو پاسەوانە چارەسەرکە چارەسەری کەم چۆن دەڵێم کۆکتێلێکی باڕەکەی خۆمانی پێ بدە چزانم کوڕە کلاواتێک شتێکی لەگەڵ بکە مەبەستم ئەوەیە هێز دوشتی لەگەڵ بەکارنێنی مەبەستم ئەوەیە تەفۆ قسەی قۆڕ بۆ من مەکە و مەڵە هێز بەکار نایەنم مێشکم تێک مەدا ئەرەوە تۆ چی دەکەی چی دەکەم دەستمە ناو ئۆتۆمبیلەکەی چاوەڕێ دەکەم شۆفێرەکەی دەخەوێنم دوای ئەوە ئەسکەندەر دێتەوە ناو ئۆتۆمبیلەکە و منیش بەنازەوە قسەی لەگەڵ دەکەم ئەگەر هەر زانیم قسەی خۆشسوودی نامێنێ گازەکەم دەردێنم و سەنەدەکانی لێلامەوە پێ ئینزا دەکەم و تەواو تۆش دەگەڕێەوە لای خۆشەویستەکەت ئەرێ کورە گوناهە وەرە یارمەتیەکەمدا کەوتە کوێ؟ لێرە بوو دۆزیمەوە ڕووداوە مەمەد تاقەتت نەماوە بیتە دەرەوە و دەرگاکە بکەیتەوە حەز دەکەی من لێ دەخوڕم تۆ وەرە شوێنی من ها قسەیەکی جوانە بەڵام پێشەوەی جێگەکەمان بگۆڕینەوە بە یەکتر بناسین تۆ چی کوڕە ئەمن چێمە ئەم پاسەوانە ژێرە ئەو ئۆتۆمبیلە دەبینی من ئەو پیاوەم کە لەوێت چاوەڕێی تۆ دەکەم سەیری لای ڕاست بکە سەیرکە خوارێ خوارێ من ئەو پیاوەم کە مەمەدم ئاوا لێ کردووە جوان سەیرکە جوان سەیری ڕوشم کە
من ئەو پیاوەم دەتوانم ئۆتۆمبیلەکەی تۆ لێ بخڕم. من ئەو پیاوەم دوای کەمێکی تر 500 دەهاومە ناودەمی ئەو گازە. تێگەیشتی؟ ها؟ ئێستا زانیت من چیم؟ چیت دەوێ؟ ئەمە دەبووە بەدەست بدەمێ بەڵام لە ترسە ناتوانانی وەریگری. ئەو سەنەدەم بۆ ئیمزاکە کە لەرزینتەوە ئەو کات ئیمزایکە. منیش ناوی خۆمت پێ دەڵێم. چیوە کوڕە؟ ئەوە ئیمزاکە؟ حوسن و گەس نەما تۆی دۆزیەوە؟ بەبێ ئێمە ئەمەت قبول کردووە؟ باش ببراکەیت نێنا. تۆ بەتەمای ئیمزام پێ بکەی؟ جا تۆ چی هەتا بزانم تۆ چیەی؟ خۆ من هیچی تر ناتبینمەوە. پێکەنینم بێ. پیاوە لە من بکەی یەک دەقەت پێ دەکەنی هەینە نابەزە وەرە خوارێ ساوی لە خوارێ دادکوشم وەرە خوارێ پێ دەکەنی هەین کاگەلی پێویستە بڕۆی دادکوشم بەڵە پێ دەکەنی بارم دەکوێ وازم لێبێ کاگەلێ ئاشا بەو ڕەفتارەی تۆ کردت ئیتر بێگومان قەرزەکە دەداتەوە. ئۆخ خراپ گێم زرینگایەوە. کاریەوە ڕاقانە تێکی داوی. بار ئەوە بڵێم ئەگەر لەگەڵ ئێمە کار بکەین کاروبارت تەنها نابێتە پیاو کوشتن. دیسانگەران هەیە؟ لەگەڵ ئەیشان لە ماڵی منین چەنگیز. چاوەڕێتان دەکەم. لە مەشڕادین با دەرچین کەنعان چاوەڕێمانە. ئەو پیاوەی لە پشتەوە وەستاوە پارە نییە هیچ حسابش نییە چ بکەم. ئای باران بۆ لە من دەبرسی خۆ بەتەمانی نەیدەیتێ بیدێ بەڵێ خانمی بەڕێز ئەمڕۆ سەرەوە داخراوە دوای کەمێک دەیکەینەوە تا ئەو کافەر و خواردنەوەیەک نۆشکە. تەوالەتەکە گیراوە خانم. من چی بکەم خۆ ناچم توالێتەکەش پاکەمەوە حاڵە پاک ناکرێتەوە ئاومان لێ بڕاوە. دەڵێ تۆ پێشتر لەی شوێنێک کار نەکردووە؟ نەخێر ئەوە یەکەم جارە تۆ لێرە دەرکرایی چونکە لە شوێنێکی زۆر ناگونجاوی. بڕۆ ها پێشەوەی بڕۆ سیرکە لە ژێرە پمپێکی لێیە دەی هەڵیگرا دەزانی چی دەکەی بەم پەمپاوانە؟ ڕاکە ئەی کێ خواردنەوەکان پێشکەش ئێمە شەرمین تۆ قمارخانەکە بکەوە دەی بیکەوە جوانەکەم گەر چاوەڕێی کوڕامکەیت یەک کارمان پێ ناکرێت. ئەی ڕاست نییە؟ وەڵا زۆریش ڕاستە. بێگومان من ئەوان چارەسەر دەکەم. نا بە ئیشانی بسپێرین باشترە. هەواڵەکانمان بۆ ڕۆژنامە. هاتن ئەوە تا لە بەرچاوتین. هاوسەرەکەم یۆسف ئەوە چی بەسەر هات؟ ئەو شوێنی کە خاوەنەکەی نەدەچۆ دەرەوە بە تەمابوون بە زۆر دەریکەن نەیدا؟ خۆت دەزانیت جەنگیزی برامەنە و کاری خستە ئەستۆی خۆی. با هەروە بڵێم
سزایەکی مستحەقی بۆ هاوڕێمان دۆزیەوە. چۆن سزایەکت بڕیوەتەوە چەنگیز؟ ئەوە گرنگە چی دەکەم نەک چیم کردووەوانیە؟ جارە لە چاوەڕوانی داین. بێگومان باجارە هەمویان کۆبنەوە اینجا دەگەڕێنەوە کیان لەگەڵا هەمویان دەناسین و ئەوەی پێویست بێ دەکەین. هەرچی پێویست بکە؟ بەڵێ هەرچی پێویست بکە. جوانە. بەهەرحاڵ گەر لە دڵتان گران نەبێ ئێمە دەبێ بڕۆین. دەچینە داوەتێک. پەیمانم بە ڕۆژنامەیەک داوە دەچین بۆ ئێوێ. های ئەیشان ئەو بەکوێ؟ لەوێ هاوڕێتی من دەکەن ڕزایەتێکە؟ سەبارەت بە من نییە. تا لە بیرم نەچووە کە لەیدا وەڵام دەیتەوە پێم خۆش دەبێت. ئەرێوە بۆ کەس لێرە نییە کورا؟ هەیە تێنەگەیشتم هەندێک پیاو هاتن لە غەفڵەتی یەکسەر پڕیاندا ئەزەل لێیاندا. پێدەچێ هەمویانت چارە کردبێ. وتمان بە هەندێک مەشق بکەی بۆی ئەو پیاوانەمان نارد. ئێوە بڕۆن دەرەوە. نەخێر کەس ناستە دەرەوە. دانیشن لە شوێنی خۆتان دانیشن. قسەی خۆت بکە ئەزەل. قسە بکە. ئەی پێم نەوتی؟ پێم نەوتی نەیکەی؟ وتت نەمگوت ئامادەنین؟ قسەکانی منت نەبیست؟ بیستم. بە بەلاس قسەمان کرد؟ پێویستە عەقڵ بەکاربێنی عەلی. ئەو جارە ئاوا ڕوبەڕووی ئەو پیاو بەهێزانە بینەوە هەمومان تەفروتونا دەکەن عەلی. مادام تێناگەی هەر ناوچێ لە ئامۆژگارەکانم بگرە. هەمومان دەخێمە ترسیەوە. درۆزن. چی دوت؟ قسەکانت درۆیە. هەی درۆزن. تۆ ناتەوێت تۆڵە وەربگریەوە. کەوایە چی دەکەم؟ بۆ خۆت ژیان دروست دەکەیەوە. ئەو ژنە چی بەسەر تۆ هێنا؟ بۆ ڕوبەڕووی نابیەوە. چاوەڕوانی کاتی گونجاو دەکەم. دەست پێ مەکەوە کاتی گونجاو تەڕەماش. باوکی براکەتی کوشت. عەلی! بۆ نایدۆزیەوە و دەستی ببڕی. وا خوێنی من دەکوڵێ. تۆ چۆن دەوەستی؟ تێناگەی عەلی تێناگەی. تێدەگەم وەستا. تێدەگەم. بارت کردەوە ناوت بۆ دانا داوای مۆڵەتیش لە خاڵۆ دەکەی بەڵام بەسە و درۆیانە تۆڵەت ناوێت چاوت لە ژیانێکی نوێیە. نەخێ گوالیان بپرسە بپرسە لیان بپرسە بپرسە بەڵام نا تۆ ناپرسی. تۆ ئەوەندە خۆت پێ گەورەیە خەت ناتەوێت پرسیاریش بکەیت. تۆ هەر هەموو شتێکی خۆت پێ باشە. لیان بپرسە لە هەر هەمویان بپرسە بزانە من هەموو کەسێک دەخەمە مەترسیەوە تۆ داخێ مەترسیەوە. بەڵام تۆ خاڵەی نوێ ها خێراکە و پرسیارکە. تێناگەی کاکە عەلی تێناگەی. من لە هیچ شتێ نەکەم باش دەزانم تۆ چێی. من چێم؟ تۆ سەیری من کە. عەلی گازگیر من چێم کوڕە؟ من بۆ مەتە کارتۆن و کاری کارتێر. وەک مناڵ بانگ دەکەیمە ماڵەوە وەک مناڵ سەرزانشتم دەکەی. گورە من عەلی گازگیرم کاکە.
کاگەلی ئەوە بەردەوام دەبی واز لە مێشک و تەڕەماش بێنە ڕاستی بڵێ دانی پێدا بنێ و بڵێ من خۆم لە پشت تۆڵەی خۆم شاردۆتەوە بە بیانی ئەوەی کەس ئازاری پێنەگە لێ ناگەڕێ کەس هیچ بکە من دۆستی تۆ بووم من دوژمنی تۆ بووم ویستم ببمە هاوڕێی تۆ هەوڵیشمدا بەڵام تۆ نەک حسابم بۆ ناکەی بەڵکو دەکەی کاتی دژی یەکتر بووی لە ئێستا باشتر بووی ئەو کاتێک خاڵۆ بەلەخەلەی دەدای باشتر بووی لە ئێستا زۆر تەباکتر بووی تۆ وەک خۆت نەماوی ئەوە چ بەڵایەکە هەموو ڕۆژێک ئێمە ئازار دەدەی شەقۆیان لەو قسەدا بەجێشی منیان شکان ناو هەناویان پڕ و لە کردم ئەو قسەش بووە قاتل کوڕە ئەوە داهما پڕ خوچینەی ئێوە بێسار نەبوون لە بیرۆکە وەرگرتن ها هەرێ بێسار نەبوون لەوەی هەموو ڕۆژێک چاوەڕێ بکەنەوە هەندی وە شتێک بکە ئەو پیاوە ناوی چ بوو کامیل ئەیە و مناڵە ئاران ئەیە و کچە بەهار نەکەی ئەیە و گەنجە مەمان عەلی شەقم بەرکەوتووە ئیتر بەسە عومەر دانەیەکی ترمان لەوە پێویستە چەند پیاومان هەیە؟ 11 زۆرە بەهۆی متمانەکردنیان بە یەکتر کارەکە بەجددی ناکەن بژاریان کە 5 پیاو بمێنێ هەواڵ بدە ئەو پیاوەی گازنەوەکەی ترمان ئەویش با لە هەر کۆمەڵە یەکدانم بۆ هەڵبژێرێ تۆش بڕۆ ئامادە بە بۆسکانە ئیتر با بچینە ئەوێ ئێرە چۆڵکە خۆشت بڕۆ ماوەیە گون بە تاوە کوڕێ شوێنێک دادنین ئەمرێکی ترن نەبوو هێشتا ئامادەنی ڕامیس خۆت بەکوش دەدەی ئەمڕۆ قسەم لەگەڵ سعید کرد بچکۆل تۆ واز لە من بێنە بڕۆ لای سەلما لە ڕاستی داوایە دواتر تۆ دەی و پەرداخێک لەسەر سەری دادنی و گولێک لە نێوچاوانی دەدەی ئاوەتا دەری بڕا کێشەی تۆ چییە؟ ئەسڵان کێشەی تۆ چییە؟ ئەوە کار بوو کردت؟ ئەگە بە تەنیا مابیتەوە بە تەنیا نامێنمەوە ئەگە گەرمایەوە چۆن چاوە قسە سەر سەلما ئەوە سەلمایە چۆن وات کرد؟ هێواش کەنعان مادام پیلانێکت هەبوو بۆ بە منت نەکوت ئەی من و تۆ بەیەکەوە ڕێگایمان نەگرتووە وەچی منت فرۆشت؟ من کەسم نەفرۆشتووە فرۆشتت منت فرۆشت سەلمات فرۆشت کوڕە تۆ خەریکە هەمومان دەکوژی چیت دەوێ؟ بەسە تازە هاتە مێشکی من چیم دێ کوڕە؟ کچە بردو ڕۆیشتی پرست بە من کرد؟ پرسی چیم بکردایە؟ بە یەکەوە دەردەچوین ئەسڵان تۆ منت فرۆشت بۆ خاتری کچێک منت فرۆشت تۆ لەکوێ بووی؟ من لێرە خەوناچێتە چاوم تا هەمیشە دەوروبەرم پارێزمەی تۆ لەکوێ بووی کەنعان؟ بۆ کاری تۆ هەوڵم دەدات تا ئێستاش هەوڵ دەدەم کوڕایی لەگەڵ سەلما پێکەوە نەچبوون بۆ پیاسە من هەر کاتێک ڕوو بسوڕێن تۆ لەگەڵ سەلما و نابی بۆ من هەوڵ دەدەیان بۆ خۆت بیل لە شتی من دەکەیتەوە کوڕە تۆ لە هیچ دەزانی تاوەکو بیرم لێ بکەیتەوە ها لە ژیان تا لە پیاوەکت داوە دوو ڕۆژە پیاسە دەکەیت و منەتیشم لەسەر دەکەی ئەوە قسە مەکە ڕامیس هەستە بڕۆ دەرە کوڕە هەستە بڕۆ دەرە تا بەسەرمدا ساغ نەبوویتەوە ئەمە دەوێ سیر کە دەڕۆم کوڕە بڕۆ دەرێ لە کاکمی نەبرامی بڕۆ دەچێ لای کاکی دەچێ لای سەلمە دەچێ لای کێ بڕۆ
وەربە دەی بڕۆ وەربە دەی کاکەم ڕاستی دەکرد من هیچی تۆ نیم بەهار تۆ ناسی نەمدەناسی بۆم باسکە تێناگەن خاڵۆ تێناگەن کە لەبیرم نەکردو و خوێنم دەکڵێ وا دەزانن کە تێناگەن ئەو جارە ناتوانم نوێ بمەوە ئەو جارە لە هەستی نادەمەوە هەمووی لەبەر ئەوەیە هەر هەمووی لەبەر ئەوەیە لەبەر ئەوە نیە کە لەبیرم کردو چۆن لەبیری دەکەم خوارزە چەندی بژی زیاتر دەبینی دنیا پڕە لە کەسانی غەریب حاڵ وانە عەلیش غەریب حاڵێکە لەوان عەلی ئێستاکە باشترین هاوڕێتەوە نیە ئاش دەبنەوە ئەوە کێشە نییە کێشە لەو وێنەدایە مەسەلەکە ئەوەیە سیرکە خوارزە ئاگادارت دەکەمەوە گەر بچیتەوە ئەو ڕێگایە وێران دەبی مەچۆ ئەو ڕێگایە خوارزە ئەو وێنەیە بدە بە من بێنە تۆ هەست پێ کردووە هەر چۆنێک بێ هەرچی ڕووبدا با ڕووبدا پاکردنەوەی ئەم ناوە هەر دەکەوێتە سەر ئێمە هەستم پێ کردووە من لە عەلی زۆر پەس بوومە زۆر هەستم بەوەش کردووە ئەو قسانە هەموو کام شەو کردی خۆزگە منیش غیرەتی ئەوم هەبووە ئەو قسانم بووتە ئێستا لەکوێیە؟ نازانم بەڵام وتی بەیانی سەر دەدەمەوە بۆ بردنی ئەوە چی؟ ها چەک بە جۆرە ئەوەی چەکی داوا کردەوە وەز لەو کابرایە ناهێنێ بەیانی تێدەگەم یانی تا ئێستا چەک گیانی ئازار نەداوی وەک مێشەنگوین نەیداوم بەڵام نزیکە چایم تێ کردو بەڕێزم چایەکتان بۆ بێنم؟ نا سپاس دەکەم نایخۆمەوە
کاکە مەڕۆ دەی لەگەڵم سەد لە ژیانی من کرد بەڵام هیچ سوودی نەبوو. چۆن سوودی نەبووە؟ بێگومان هەی بووە لەبەر ئەوەیەوە من لێرم کاکە گەر ئێستا بێم تۆ دڵی باشە بەڵام من ئەوم پێڕاست نییە بەڕای من ئێستا تێکدانیە و ناوەندە شتێکی هەڵەیە هەرچەندەمە بیرۆکەی خۆمە من ئاوا ینی ئاوا بیر دەکەمەوە داوای لێبوردن دەکەم گوڵ بە خۆت و بیرۆکەت زستەرکەوە گاڵتەم کرد گاڵتە تۆ لێرە بمێنەوە مێ من دەست سەرێک لەوە ئەسکەندەرە دەدەم ڕاستەوخۆ بەرەو سەرسەریە خۆم چارەی دەکەم وەکو پیاو ئێوارە دەگەڕێمەوە بە خۆم چەند ملیۆن دۆلارێکەوە باوەڕ دەکەم هەواڵێک بینە کوڕە دەزوودەی خاڵۆ وەکەوەی کە زاشتەکەمان پێگوتی کەنعان لە گازینۆیە بەڵام ئەوە ئەگە بکرێ خۆت ببینی خاڵۆ زۆر باشترە برە دەفخۆندەی بۆچی دەست پێ ناکەن وا بزانم مێزەکە ئێمەتان بەدڵ نییە ئەستەغفرەڵڵا هەموو شتێک بە زیادەوەیە بەڵام ببینینی کەنعان نانمان لەبیر کرد گیانەکەی خۆم قسەی وا مەکە دەستان خۆش بێ لە خزمەت داین ئێوە میوانێکی بە نرخن بۆ ئێمە کەنعان ئەگەر پێشتر باسی کرد با ئێمە حتمەن ئامادەکاری زیاترمان دەکرد کارەکەم بەڕێز لە سای ئێوە گوڵی باخچەکەی خۆم بەگەشاوی بینی لەوە زیاتر ئەیوانی خانوەکەم وایە کەنعان زۆر باشی ئێوەی کردووە گازنی ئێوەمان بست بوو بەڵام ئەمڕۆ بە قسمەت یەکتر بناس قسەی وامەکە بەڕێز ئێمە بۆ خۆمان لە مێژە بنەماڵی ئێوە دەناسین کەنعان زۆر باسی دایک و باوکی بۆ ئێمە کردووە زۆر سپاس دەکەین سالمە دایکم خۆشحاڵ بووم کچم باوکم ئێستاش ئێوە بەناوبانگترین سەماکەری گازینۆکانی ئیستانبول گەنجی بەتوانە شارەزاد دیتان بەخێر بێنەوە وەرە وا من لە شوێنی جاران چاوەڕێکم من سەلما بۆ ژوورەکەی بەڕێ دەکەم کاکەمە پشوکدا باشە کوڕم دووبارە بەخێر بێن خۆش بی لەسەری زیندان کاتێکی خۆش دەی فەرمون بەخۆشیتان کەنعان من دەترسم چارەیەکی ترمان نییە سەلما پێویستە دەوری سعید دەم ئەی لێگەرم ڕامیز بکوژێ چۆن شتی وا دەبێ ئەوە ڕامیسە چۆن لێگەڕین ئەو دەوا لە مەترسی دانیا یعنی ئەوەش خێزان تا دەزانم کە هیچ شتێک نابێ نیگەران مەبە چەندین بەڕێوەبەری گازینۆ ئەمان لە جیرفانی خۆیان دەردێنن با کە سوکارم ناسیاوێکی باش لەگەڵم سعیدە پەیدا بکەن بەڵام ناتوانانی بیرۆکەی ئەو سەبارەت بە ڕامیز بگۆڕین باوەڕ ناکەم پێویستە گومانەکانی دژی ئەو بێهێزکەین باشە مادەم ئەو شەو من باش پێی دەخۆمەوە بەڵام زۆرەوە مەکە چی نەکەم چوو زانم ئەوە نزیک مەبەوە لە سعید
ئەی تۆ نەبوویتە کەسێکی شارستانی هێشتا دڵت لە من پیسە؟ من ناجیان شتیوە لە گۆڕە نییە یعنی لەبەرەوە وا دڵم چی؟ خاڵۆ کەنعان و خێزانەکەی دەبن سعید کاروباری جێ شۆ دەیەوێت لەگەڵ ئەوان پەیوەندی دروستکە باوکی کەنعان نازانم کارگەیە چییە پیاوەکانی لەکوێن کەس لەو ناوە نییە جوڵەیەک لە گۆڕە نییە هەموو پیاوەکانیان بە دوای تۆدا ناردووە بە دوادا دەگەڕن سەردانی قومارخانیان کردو بەڵام تۆ لێو نەبووی ئەی کەنعان بەیانی تایوار لەگە سعید بوو بە یەکەوە پستە پستی شتێکیان دەکرد بەڵام نەمزانی چییە ئەو شۆ سەعات 12 سعید ڕادەکێشێتە ژوورەکەی بۆ حساب بکتە کە ئەو تێپەڕی دەرگای دواوە بکەوە و ئیشارەت بدە نابێ ئەو من دۆزێتەوە بەڵام بەڵکو من خۆم بچمەلای ئەمر دەکەی خاڵۆ بابەلاتەوە بێ بچکۆل ئەو بابەتە ڕۆژنامەوانیانە زۆر خراپن جەنگیز تۆ نووسیوتە؟ نا بۆ پێ دەکەنی چۆن؟ وەک منداڵەکەت نێکی کردبە پێ دەکەنێ ئێستا مناڵم یان گەورەم ئەی دوێنێ نەدوت گەورە بوویت؟ جەنگیز باش ئاگادارم کە بێ من هەندێک کارت کردووە بەڵام هاوسەرایەتی ئەوە نابێ نابێ لە نێوان ژن و مرد نهێنی هەبێ ئێستا تۆ بیرکەوە وەرەوە سەر خۆت مێشکی خۆت سافکە دواتر وەرە بۆمی باسکە دەیگیانەکەم زۆر سەیرەوانیە ئەو ژنەی کە تەنانەت لەسەر یەک جێگا لەگەڵیشم ناخەوێ باسی هاوسەرەتیم بۆ دەکا ئەوە من بیزانم لە نێوان ژن و مێردا نەک هەر نابێ نهێنی هەبێ نابێ سنووریش هەبێ ئەیشان خاتو ئایلین وانە؟ بەڵێ سڵاو ئەسکەندەر نەچۆ بۆ دەرەوە وانە؟ نا لێرەیە ئێوە؟ وتم بە ئەم بەیانێ من بێن بیبم بچین بۆ سەر پرۆژەی بیناسازیەکە من لە دەرەوە چاوەڕێ دەکەم ئێوە ئاگاداریکەنەوە نا فەرموو بەڕێزم وا بانکێکم بوو بوورە خۆت نەناسان ئەزال بەس پێ بڵێ ئەزەل هاتۆ تەواو هاوسەی ڕەحمەتی هاوڕێیەکی نزیک کاکم بوو لە قۆناغی ناوەندی خۆ دەزانێ هەموو ساڵێکە لە قوتابخانە دەبوونەوە بە یەکەوە دەبوون بەڵێ منیش بیرم دێ منیش ساڵی ڕابردوو کاکم مرد بۆ خۆتان خۆش بێن سەلامەت بی وتم باو ساڵ دەربارەی ئەو دوانە شتێ بکەین بێگومانەگەریەوە ڕازی بن پێویست بە ئیزن ناکە 30 ساڵە وەفاتی کردووە مناڵەکانم گەورە بوونە من پیر بوومە ئێوە بیکەن بێگومان من دەمێکە ئەو شتام نەبیر کردووە و ئیتر ناشمێ بیرم کەوێتەوە بەڕای من لە بیرت نەکردووە چونکە مرۆڤ کەسێکی خۆشویستێ بە ئاسانی لە بیری ناکە ببوورە من دەبێت دەرچم بەڵام ناچاریان کردووی لە بیری کەی خات و سەبین دەزانم پاڵەپەسوتان لەسەرە وان لێ کردووی وەک بڵێ هەر نەبووە ئەرێەوە تۆ باسی چی دەکەی من بەڵام ئەوان هەرچێ دەکەن بابیکەن لە بیری ناکەی وانە ناوە هاتوو هاوارەکانی ئەو سەرێتەوە بیرت
دەڵێ هاوسەرەکەم نەمردووە هاوسەرەکەم کەسێکی گەورە بوو وانە؟ من چەندی منداڵم هەیە تۆ چیت دەوێ؟ با تۆش نەخەنە ناو پیسایەتیەوە باوا بیر بکەنەوە کە لەبیرت کردووە وا باشترە بۆ تۆ لە ناو دۆڵابەکەتدا خۆشەویستترین جلوبەرجی تێدایە شتومەکانی لە ناو قوتوویەکە وانە؟ تۆ کێیت؟ کەسێکی وەکو تۆم قوربانی هەمان پیاوکوژم ئەسکەندەر هاوڕێکت هاتووە چاوەڕێتەکە ئێستاوەرە پێ بکەنە ئەواتم ئەسکەندەر پێ بکەنە بڵێن وەڵڵاه شتێکم بەسەر بێ گەورە و گچکە گەندەر هەمووی ئەوەندەیە هەموو ئەو شتانەی کە لە دوای سەلیمی ڕەحمەتی بەجێمەوە شاردوومەتەوە سەریکە دواتر بڕۆ تکایە با مناڵەکانم ئاگادار نەبن ئەلۆ تۆ چیت کردووە؟ تۆ چ لە من کرد؟ سڵاو وەزیر ڕێکەوتنەکەت تێکدا زۆر عیبە مادەم تۆ تێکتدا با منیش کەمە تێکی دەم تا بزانە من لەکوێم گەردەنگت بەرزکەیتەوە بێنە بەرچاوت ڕوو دەدا ڕۆژ باش من پەیوەندیم کرد و وتم دێم بەخێر بێن ئێرە شوێنێکی چەند خۆشە زۆر فراوانە تۆ بە تەنیا لێرە کار دەکەی؟ نا لەگەڵ من کوڕم هەیە دوودانە زۆر جوانە خوا لێیان خۆش بێ ئێستا لەکوێن؟ نا ئێستا لێرە نین بەڵام دوو کوڕم هەیە وەکو شێرن سپاس بۆ خوا زۆر سپاس بۆ خۆ زۆر جوانە دیمەنی باوکان و کوڕان منیش زۆر هەوڵمدا بتوانم لەگەڵ باوکم کار بکەم بەڵام نەمتوانی ئێمە جیاواز بوو سەلیقەکانمان هەڵبژاردنەکانمان نەمانتوانی بە شێوەیەک بەیەکەوە کار بکەین ئێوەش لەگەڵ کوردستان کار بکەن من هیچ کوڕم نییە خێزانم نییە دیارەوەی تۆ تەمەنی بچووکە ئەوەی نەوەکەمە ناوی جانە ئۆ زۆر جوانە زۆر جوان گەلێک جوانە بۆ کەسێکی وەک منی بێخێزان ئێرە وەک بەهەشتە کاک مۆمتاز من ناتوانم زۆر بمێنمەوە کاک دەموستێت دەگەیەنێ کە من چۆن شتێکم دەوێت زۆر سوپاست دەکەم گەر پێویست کاک تەموز ماوە دێ بۆ پاراستنی ئێرە خوا حافیز بەخێر چن وەرە کوڕم فەرموو تێپەڕە
سەیف کە ئێستا کەمێ خراپ بوو. ئەو پیاوە غەریبەت بینی بیچکۆل خۆر بەسەری هێشتا دەڵە 2 کوڕم هەیە. تۆ چۆنە چێوگەڕەکە؟ جارجار تۆ ژوەرە ئەزەل کەمێک گرنگی بە خێزانەکەشت بدە. دەتەوێ بەڵام وازانم پێوان دەرکردەوە نییە؟ ئای خوایە ئای لەوێ دەرچوو ئیتر نەکە نایم نووسبێنی گەڕەکەکەم ماڵەکەم دوکانەکەم خێزانەکەم دەوایە باڕێککەوین لە خێزانەکەم دوورکەوە تا منیش لە خێزانەکەت دوورکەوە هەر ئێستا. کاتی هاتۆ خاڵۆ چاوەڕێکە تا گاسۆنەکە ئیشارەتدا. هەواڵت بردوێتە دەرەوە بۆ خاڵۆکێت بڵێ ئەو ترسانەوەکە لە شوێیە قسە بکە کوڕە ڕامیز لەکوێیە؟ نازانم لێمە دەکاکە نازانم. سعید نبینیوە لە ژوورەکەی نییە؟ نەمبینی. قسە بکە کوڕە ڕامیز لەکوێیە؟ قسە بکە ڕامیز لەکوێیە؟ کاکە خەریکە دەبورێتەوە دەڵێم نەوەکو بشکە کوێڕێ ڕامیز. من بۆ خۆم باش دەزانم چی لێ دەکەم. ناچولێت بێگومان پێچانەیەک ڕوویداوە بێ ئەوەی ئەو پیاوە هەست پێ بکە بڕۆ بەر دەرگا و سێرێکی بکە. مشکە کوێرەکە ئێمان کرد خاڵۆ بەرەو هەشارگەنی هەنیەکەمان لێخڕا. چی ڕوو دەدا کاکە؟ ئەو چەکە دانیشە هەڵەیەک ڕوویداوە. ئەوان پێیان وایە کە تۆ لەگەڵ ڕامیز دیانە یان لەوەش خراپتر وا دەزان ئێوە بە دووتە کار دەکەن کەوا بێ خۆت دەزانی کۆتایی ئەمە چ دەبێ؟ ئەو بابەتە قسەیەکی لەسەر بکەین کاکە؟ شتێک نییە قسەی لەسەر بکرێ. ڕامیز دەمرێت یاوە تا لەگەڵ ڕامیز دەبی یا لەگەڵ ئەو دەمری یا ئەوەی کە دەگەڕێەوە بۆ شوێنی خۆت بۆ خۆت دەتوانی هەڵبژێری. مەبەستە چییە لە شوێنی خۆت؟
کاکە بگەڕێەوە ماڵێ هەموو تاوانەکانت لەبیر دەکەم بێگومانە لەبەر خاتری خێزانەکەشت کاکە دەست کارێک لێرە هەیە بۆچی تێکەڵەو کاران دەبی پێم وتی کەنعان پێم وتی ناگەڕێمەوە تا برایەکەم نەبەمەوە یەکێکیان هەڵبژێرە لەگەڵ کاکت دەڕۆی یانەوە تا بۆ خاتری پیاوێک کە بە مرد و حیسابە تۆش دەمری من زۆر قەرزداری تۆ کاک سەعید ئەو چاکەی تۆم لەبیر ناچێ با بڕۆین کەواتە ئێستا دەبێ قەرەبووی کەنەوە ئەتۆ ڕێگای خۆت هەڵبژارد باشترین شتت بۆ خۆت کرد ئێستاش دوا چاکە لەگەڵ من بکە حەشار گێڕامیتم پێ بڕۆێ ئەو بۆ خۆی تازە بە مرد و حیسابە تۆ ئەو شتت کرد کە ڕاست بوو ئەو کارە تەواو بکە تا هەموو کەسێکی سەحت بکە حەشار گێڕامیتم پێ بڕێ